دکتۆر کەمال سعدی یەکێک لە نووسەرە هەرە دیارەکانی کورد بە خۆشحاڵیەوە یەکێکە لەو قەڵەمانەی کە جێدەستی هەیە لە نێو ئەدەبیاتی کوردیا لە ئێستاە توانیوێتی کە کۆمەڵێک لە کورتیلە چیرۆک بنووسێت و بە خۆشحاڵیشەوە بەردەستە و لە مەراسیمێکی شایستەشە ئەم کورتیلە چیرۆکانە لە ڕێی نامیلکەیەکی جوانەوە پێشکەش بە ئامادەبووان و خوێنەران کرا. یەکێتی نووسەرانی کورد لقی هەولێر کۆڕێکی بۆ نووسەر دکتۆر کەمال سعدی ڕێخست لە کۆڕەکان نووسەر 100 کورتی لە چیرۆکی ژیانی دوای مردنی ناساند و بڵاوی کردەوە. لە لێدوانێکدا دکتۆر کەمال سعدی باسی لەوە کرد کە بەهۆی ئەوەی زۆرێک لە نووسەران سەرقاڵی نووسینی ڕۆمانن بۆیە من لێرە ژمارێکی زۆر کورتی لە چیرۆکم نووسیوە کە بابەتی جۆرا و جۆر لە خۆیەگرێت. یەکەم بەرهەمی چیرۆکمان لەگەڵ سابر ڕەشید ساڵ بریتی بوو لە کتێبی 6 کورتە چیرۆکی کوردی. دوای ئەوە 4 کۆمەڵە چیرۆک و کورتە چیرۆکم بڵاو کردەوە لە ساڵانی 1990ەکان و دواتریشیان دوا بەرهەمی چیرۆکشم 2000 بوو. دوای ئەوە ڕۆمانم بە چاپگەیان لەو ماوەی ڕابردوودا. ئێستا سەرجەم کتێبە بڵاوکراوەکانم بە ئەدەبی و بە یاسایی 52 بەرهەمی چاپ کراوە. بەنسبەت ئەوە بۆ 100 کورتی لە چیرۆکم چاپ کرد. ڕاستی لەو ماوەی ڕابردوودا لەو 10 ساڵی ڕابردوودا دەستم بە نووسینی ڕۆمان کردبوو. دوای بۆم بە دەرکەوت ئێمە هەر هەمومان نەکەرە من ئێمەی ئەدیبان ئێستا دێ وردە پشت لە چیرۆک دەکەین کە چیرۆک زۆر لە ڕۆمانیش گرنگترە. بۆیە حەزم کرد دووبارە بگەڕێمەوە 100 چیرۆک لە ناو چیرۆکیش بۆ کورتی لە چیرۆک. ناوەڕۆکی کورتی لە چیرۆکەکان هەموو ڕەخنە ئامێزن، ڕەخنە لە دەسەڵاتی سیاسی، ڕەخنە لە چین و توێژەکانی کۆمەڵە لە هەموو بوارەکانی کۆمەلگا هەموو لایەنێکی گرتوتەوە.